برادرانی پۆلیسی دیفاع مەدەنیە مناڵەکانە لە ناو مەسعەدەکانە هێناوەتە دەرەوە. داواکاریەکانمان داواکاری یەک ڕۆژ نییە، داواکاری 10 ساڵە. ئێمە 10 ساڵە بێزگە لە 20 ڕۆژی کە کارەبامان نییە، کارەبای ڕئیسی نییە، مۆلیدە هەیە. لە پڕکە مۆلیدەش کوژایەوانێ ئاو نامێنێت. کە ئاویش نەمێنێ، کارەباش نەمێنێ، ژیان لە ناو شوقەکانە نامێنێت. یان بەسیترین شت هەستا هەر لەگەڵ هاتنی ئێوەیە یەکێ لە عیمارەکان دوو مناڵ لە ناو شوقەیەکا بوون. ئەم دوو مناڵە کارەبایان لێ کوژاوە لە ناو شوقەکان. دایرەی ئیسعافیان دیفاع مەدەنیان هێناوە، ئیسعافێکیان هێناوە، حەریقێکیان هێناوە. ئەم برادرانی پۆلیسی دیفاع مەدەنیە مناڵەکانە لە ناو مەسعەدەکانە هێناوەتە دەرەوە. باشە مناڵانە گە لە ناو مەسعەدەکانە بخنکانە، ئۆکسیجینی تیان نەمایە. کێ مەسئولیەتی هەڵەگرت؟ بەشی خەدەمات مەسئولیەت هەڵەگرێ، یا خاوەنی کۆمپانیاکە، یا قایمقامیەت، یا دەستگای وەبەرهێنان. ئێمە ئەوانە کێشەمانە. ئەم پرۆژەیە 10 دانە ساڵە هەیە، کۆمەڵی خەدەماتی تیان نییە. یەکێ لەو خەدەماتانە کە ئێمە نیمانە بێزگە لە خەلەلی مەسعەدەکان و کارەباکانیان ئینارەکانی تەواو نییە، بە بەردەوامی خەلەلی ئینارەی هەیە. پرۆژەکە بە بەردەوامی بۆنی منهۆڵ و زێرابەکانی لێت کە پێویستی بە عیلاج و چارەسەرکردنیە کە زۆر بە ئاسانیەکە. تەڕەشوعێکی زۆری هەیە لە ناو شوقەکان. دیوارەکانی لە دەرەوە دیوارەکانی ڕزیوە، پێویستی بە چاکردن هەیە. 11 عیمارەیە، ئەم 11 عیمارەیە 3 دانە عیمارەی چاکراوە، بەڵام 8 دانە عیمارەی ماوە دەستکاری کردوە تا چاکیان نەکرد، داوای پارێکی زۆرەکەم بۆ چاکردنی. وەلەو شوێنەیە کە 10 ساڵە هەیە، 11 ساڵە هەیە، مارشێتێکی تیان نییە، کافەیەکی تیان نییە، ڕێستۆرانتێکی تیان نییە، هۆڵێکی وەرزشی تیان نییە، مەلەوانگەیەکی تیان نییە، شوێنێکی نوێژ و مزگەوتێکی پشکۆلەی تیان نییە. و ئەمە وای کردووە کە نرخی شوقەکان دابەزێ. شوقەیەکە لە 7 دەفتەرەوە یا 15 دەفتەر هەیە پێی یاوە، ئێستا بووە بە 10 دەفتەر.